ناحەی سلێمانبەگ لە سنووری خورمات و لە شەڕی داعشدا بە تەواوەتی ڕۆخا و دانیشتوانەکەی ئاوارە بوون. لە ئێستاشدا لەسەر بودجەی سندوقی ناوچە ڕزگارکراوەکان چەندین پرۆژەی خزمەتگوزاری تێدا جێبەجێ دەکرێت. خاصة صندوق إعادة المناطق المتضررة المناطق المحررة. طبعا وفرنا نقول مشروع واحد بأربعة أجزاء. صندوقی ئاوادانکردنەوەی ناوچە ڕزگاربووەکان پرۆژێکی ئامادە کردووە بە 4 قۆناغ. بەشێکی لا خورمات و جێبەجێ دەکرێت بە بڕی 1 ملیار و 877 میلیۆن دینار. بەشێکیشی لە سلێمانبەگ دەبێت و خۆی لە چەند پرۆژەیەکدا دەبینێتەوە، وەک قیرتاوکردنی ناوشار و دەواازەی ناحیەکە. ئەوەش ڕێگا خۆشکەرە بۆ هەماهەنگی زیاتر و باشتر. ئەو پرۆژانە لە 120یان جێبەجێ کراون و کارکردن تیاندا بەردەوامە. ولله الحمد هذا المشروع اللي انجز تقريبا بحدود اكثر من 20%. هاوڵاتیانی ناحەی سلێمانبەگ داواکارن حکوومەتی خۆجێی سەلاحەدین و حکوومەتی ناوەندی هاوکاری زیاتریان بێت تاکو سەرجەم ئاوارەکانی ناحەکە و دێهاتەکانی بگەڕێنەوە سەرجێری خۆیان. نطالب من حكومة المركزية برجوع هالعوائل بيوتنا مهدمة. داوا لە حکوومەتی ناوەند دەکەین خانووەکانمان ڕووخا و قەرومان بکاتەوە. هەندێک لە خێزانەکان تا ئێستا لە کرێدان و بەشێکیان نەگەڕاونەتەوە و لە خورمات و کەرکووک و سلێمانی هەولێرن. داوای هاوکاری دەکەین چونکە سلێمانبەگدا ڕووخاوە و داوای قەرەبوو دەکەین تاوەکو بگەڕینەوە کشتوکاڵ و کاری خۆمان بکەین. جدا جدا 100% زين. نطالب من حكومة المركزية بدعم تعويضات، عوائل ترجع لزراعتها لاشغالها. احنا هسه المشاريع ماشيه عندنا ومدير بلديه نشكر احنا جدا على هالشوارع والهذه. لە ڕاستیدا ئێستا پرۆژەکان زۆر باش و شارەوانی خزمەتی باش پێشکەش دەکات. داواکارین حکوومەتی ناوەندیش هاوکاریمان بکات تاکو سەرجەم ئاوارەکان بگەڕێنەوە. هەزاران خێزان خانووەکانیان ڕووخا و ناتوان بگەڕێنەوە، هەرچەندە ئێستا ڕەوشی سلێمانبەگ باشتر بووە. يعني دمار كانت فدنو فالحمد لله هسه شغل ماشي. لە ئێستادا بە وتەی دانیشتوانی ناحەکە نزیکەی 175 ئاوارەکانی سلێمانبەگ گەڕاونەتەوە، ئەوەیش پاش گەیاندنی دەستی خزمەتگوزاری بە ناحەکە دێت. کاروان حەبیب، کورد سات نیوز، ناحەی سلێمانبەگ.